بسم الله الرحمن الرحيم. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. هاوڵاتیانی بەڕێز، دەنگدەرانی خۆشەویست، پارێزەرانی ئارەمی و ئاسایش لە هێزەکانی پێشمەرگە و ناوەخۆ، هەڵبژاردنەکان دەرفەتێکن بۆ تۆی هاوڵاتی تا بڕیار لە ماف و چارەنووست بدەیت، ماف و ئەرکی یاسایی و شەرعی خۆت بەکاربهێنیت. نوێنەرانێک هەڵبژێری بتوانن نوێنەرایەتی دین و دنیای تۆ بکەن. هەڵبژاردنەکان دەرفەتێکن تا سزای ستەمکارانی پێ بدەیت، تا سزای ئەوانەی پێ بدەیت کە یاریان بە قوتی خۆت و ماڵ و مناڵەکەت کرد. سزای ئەوانەی لە بەغدا تەنها شەڕی پۆستەکان دەکەن و بیریان لای میلەتەکەیان نییە، ئەوانەی شکستیان خوارد لە بەڵێنە بێشومارە دووبارەکانیان، ئەوانەی بوونەهۆی بڕینی بە شەب و جێهەرێم لە بەغدا و لە کوردستانی شکستیان خوارد لە ئابووریە سربەخۆکەیان، ئازادیان بەرتەسک کردەوە و سڵیان نەکردەوە لە کوشتن و گرتنی ڕۆڵەکانت لەسەر داوای مافە سەرەتایەکان. ئایا بۆ تۆی هاوڵاتی دەرفەت لەمە باشتر دەبێت؟ ئایا دەرفەت لەمە باشتر دەبێت بە دەنگێک؟ تەنها بە دەنگێک وانەیەکیان پێ بدەی کە ئیتر دەست لە خراپەکاری و گەندەڵی و ستەم هەڵگرن؟ وەک میلەتێکی هۆشیار ڕێگە نەدەی کەسانی ناشایستە نوێنەرایەتی بکەن، ڕێگە نەدەی بە ناوی تۆ لەسەر خراپەکاری و گەندەڵی و ستەمکاریان بەردەوام بن، ڕێگە نەدەی لەسەر پڕکردنی گیرفانی حزب و کۆمپانیاکانیان بەردەوام بن. هاوڵاتی بەڕێز، تۆ ئەگەر گەنجێکی بێکاری زۆر باش تێدەگەی لەوەی ئەوانەی زۆرینەی نوێنەرایەتیان لایە لە بەغدا و لە کوردستان هیچیان نەکرد بۆ لە خۆگرتنی خەمەکانت، بۆ بەدیهێنانی خەونەکانت، تۆ ئەگەر مامۆستایەکیت تێدەگەی لەو بێڕێزیەی بەرامبەرت کرا، ئەگەر فەرمانبەربی تێدەگەی لە ئازاری بێنانکردنت، تۆ ئەگەر جوتیاریت تێدەگەی سیاسەتی هەڵە چۆن مەزراکانی وشک کردی، ئەگەر پێشمەرگە و پۆلیس و ئاسایشیت دەزانی ئەوانە چۆن بەنایەسایی تۆیان لە میلەت دابڕیوە و تۆیان کردووەتە موڵکی خۆیان و بەناوی ئابوونەوە سەرانەت لێدەسەنن، دەی ئیتر بە یاساییترین ڕێگە تۆڵەیان لێ بکەرەوە. ڕێگە مەدا ڕەوتی خراپی نوێنەرایەتی و بەڕێوەبردن بەردەوام بێت، ڕێگە مەدا لەوە زیاتر کوردستانەکەمان لاواز ببێت. هاوڵاتی بەڕێز، دەنگدەری خۆشەویست، ئێمە لە کۆمەڵی دادگەری لە ڕابردوو سەلماندوومانە لە سەنگەری تۆی هاوڵاتی بووین. سیاسەتمان بۆ خزمەتی تۆیە، بۆ ئایندەی تۆیە، بۆ ئەوەی لە داهاتوش سەنگەرەکەت بەهێزتر بێ. پێویستمان بە دەنگ و پشتیوانیتە تا بە ژمارەیەکی زیاتر و دەنگێکی بەرزتر داکۆکی لە مافەکانت بکەین، داکۆکی لە ناوچەدا برنراوەکان، بەها باڵاکان، شیرازەی خێزان، بودجە و موچەکەت، داکۆکی لە ژیانێکی باشتر، داکۆکی لە ئازادیەکانت بکەین. پێشمەرگەکیان لەسەر دەستەکان، کارمەندانی ئاسایش، خوشک و برایانی پۆلیس، ڕۆژی هەشتی دە ڕۆژی تۆیە، لە دەنگدانی تایبەت ئازایەنە دەنگ بدە و سڵ لە هیچ مەکەرەوە. دڵنیابە بێجگە لەخوا کەس نازانە دەنگت بەکێداوە. دژی ستەم و خۆسەپێنەکان بە بۆ ژیانێکی باشتر پشتیوانمان بە. تۆ ئەی هاوڵاتی بەڕێز، دەنگێک بەکەم مەزانە، ڕۆژی دەیدا لە ماڵ مەمێنەرەوە، بەشداری بکە، ئەم هەلە لە کیسمەدە و ماف و ئەرکە شەرعی و یاساییەکانت بەکاربێنە. پشتیوانی برا و خوشکەکانت بە لە کۆمەڵی دادگەری کوردستان بۆ فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە، تا خوای گەورەش پشتیوانی هەمومان بێت. وەسەلام عەلەیکم و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. کۆمەڵی دادگەری کوردستان، لیژنەی باڵای هەڵبژاردن، 7 دەی 2021 زاینی.